جان شار پاشای کور محنار جامعه جهانی مپری و ندای لمدد هر نام هر حمزه پارا نینه پارا از بچم پری خود افدم و هردمن و باش تماشاوان نشا برنامه خمل ولات افرو و دبا دو ناوچین گلک خواشی باشور کردستان جوانا یک او ناوچه کوازان حال روان دوزه که اف جه شونا میر نشینه گورتر یه منطقه سوران و روان دوزه میر محمد بگه روان دوزه ناوچه دویم جی امی بچن ناوچه سورانه برنامه خمل ولات ایرو جه روان دوزه دست پیدا که مامۆستا سەید ئەسحەت عەلی ئەم شوێنێکی گەلێکی خۆشن دەمەکوان باسە دیرۆکە ڕەواندزی بکەن مەرد دکارە چقاس کەون بچێت چەند ساڵ بچە بەرینەوە گەلێک زۆر ئەمە ئەتوانین بگەڕینەوە دواوە لەو مێژووی ڕەواندز بە تایبەتی لە جوگرافیەوە لە ڕووی جوگرافیەوە هەڵکەوتەی جوگرافی شاری ڕەواندز گەلێک گرینگە بە تایبەتی لە سەردەما میرنشینە میرنشینی سۆران میرنشینی سۆران کە ڕوانزی کۆنتترۆل کردیە ئەو خەرەند و گەلیە شوێنێکی تایبەت بە بۆ ئەوەی لە نیاری خۆ دژایەتی نیاری خۆ بکە شوێنێکی گرنگ بووە بۆ مێژوش باسی ئەوە بکەم سەردەمانێک ڕووسەکان کە هەجومیان کردوتە سەر ڕەواندوز ویستویانە ڕواندز کۆنتترۆل بکەن داگیری بکەن بەڵام ئەو خەرەندە و گەلیانە بە تایبەتی خەرەندی ئەودی و کە لەبەری ڕۆژهەڵاتە شەو کە هاتوونە نیازانی خەرەندا یەکسەر هەمویان کەتی نەوێن دەرێت ئەوە وەکو هەمویان کەتی نەوێن دەرێت شەو هاتنە بە شەو هات کێژان سەردەمە تەخمینی سەردەمەکان وەڵات لە زوودا بووە بەر لە میرنشینی سۆران بووە هیدی کە ئەو خەرەندەش هەڵکەوتەی جوگرافی ئەو شارە بۆ ڕواندزی گەلێکە گرنگ و ئەس مامۆستا سعید دەگرم چیکی ئەس دەترسم دەزانەوە کو ئەس بکەم باسی چێرۆکێکی گەلێک باڵکێش کرد دەبێژە سەردەمە کە ڕووس ورستێک و یێڤرا داگر بکەن شخواون دبینن و دەزانن ڕەواند و لەسەر دو گەلیە هاتیە چێکردن گەلی تەخت جێرا دبێژن کانیۆن تێدێ ژێرا دبێژن جێکی گەلێکی خۆشە بشەف هاتنە وجبر کو نزانینە ئەف دەرگەلیە هەمووی وەکێ کەریکی پەس دەڤردا کردن نەگەیشتنە مرازی خۆ نەگەیشتم رازی خۆ شکستینە شوونێکی گەلێکی خۆشیە دیمانی ڕەواندوزی هەون دبینم زۆر زۆر سپاس بەێ ئەم گەشتەمە بەردەوامە هەم لە سۆران هەمژی لە ڕەواندوزی فەرمۆزێ دەنگبێژیەدا ناوی ڕەواندوزێ دەستانە ڕەواندوزێ میر محەممەدێ ڕەواندوزێ کو گەورەتر مەزنتر میرنشینێ سۆران یێوی منتقای ڕەواندوزێ بووە ئەو پەیکەرە لە پشت من یە میر محەممەد پاشای ڕەواندوزەیە کو دبێژن پاشای گەورە مەزنترین پاشا تایبەتمەندیەکی وی هەیە لەڤر تۆپێکەیە تەماشاوانی نێژە هون دبینن ساڵ 1813 یەکەم کلگەها یانی فابریقەیە چەکان لە ڕەواندوزێ دە سەردەما میر محەممەد بەگە ڕەواندوزێدا تێ چێکردن تێ دروستکردن کو ژوان تۆپا یەک ئان هەڵڤرە فابریقەیەکی بفکردن لە 1813دا ji aliyekê serpereşê wî fabrîqeyê wî kelgehekê bûye Recep Hosta Recep jêra tê gotin ku ew serpereştê wî kelgehê wî fabrîqeyê bûye ku top li werat hatin diristkirin ev topê ku ji serdema Mîr Mihemed Paşayê Rewandûzî mane beşek ji wan niha li Iraqê li dewrûberên Herêma Kurdistanê di müzayexane dane yek ji wî jî
آنها لوی دریکا بو ام بیجن چه لسر وی قلا روان دوزه خود دیمن آنها هند بینن کو چه شونه کی خوشه جبو کو خالق زانه به افت کیجان سردمی دهاتیا چکرن لور ته پیشاندان از هاتم روان دوزه خمن دلی میجی زیده بونو زاد چه ماجبر که دمسال بهاره لوما بهار و پاییز مرف خمگین دکه ل گلیه خال راش لروان دوزه لگل دنگ بجه کی پر هشامه ولی دوست کی جرا دویژن دما کو چیم بازار کی شونه کی خریب اولی از دپرسم لوی بازاری و کیک دنگ بشنه کی سترامبش کی گورانی بشنه و مستیم مرحبا رئیس السلام مرحبا سرسرین ولی دوست کی دبک و باکوری ناس نکن لیل ور گورانی بجه کی زور نافداره ما مسته امن جه کی گله خوشتن روان دوز جبوت چیه رواندز بری همه تشتکی تاریخه بله پاشای کور پاشای لیر امارات شرکت بله جبوت ته گرینگه ویل سر تل سر جیانا ته سبب هنرامن افشاره 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 و خلکی افشاره تلوی شاره اویندار بوی اوین داری آخی بود یه آخه بله، بود آره. اویندار بشری نبو بشری برا دوست و برادر زوری از بشم نویره بشه اویندار دلی خواه همون تشنوه تا گوتن باشه اما سیمن ام زانن دنگی تا گله کی خوشه تل سر وی باجاری گله ستران گوت بله. تو کاریش دنگی خواه کرم بکی جمرا سترانه کی بله. زحمت نبه برا رواندوز تف دابه او رواندز لپیبو آواز سیده عبدالعزیز سلیمان زاخو هوی او دفر موز سترانه کی خوش اوین داره تما شاره منی اوخ اوین داره تما شاره منی اخلو باغ گلا وای صاحب جوتی کزیا تفهاندو تشور کری سرفاملا جان که والله گوجه تلان دانی بو مهمیان دبت بيجم فان سترانا خمان خوي كان يدلا روان دوز جانا جان شاري پاشای کور باجری خوش میرا دلالی سیواسور بیروت که تگازی خرندی آرامن كوركو هندرين نوبدارن لدور تو دلي تو جياني بو من عافناني من وهاي دقلتا أبيني تتزاني روان دوت شاري من خوخوش الفخلاتا كردستان ولاتي من خوخوش الفخلاتا ديميني سربلند بو من هار تجياني ديميني سر بلند بو من هر تجياني زور زور سپاس رحمني والا تو فرمایش بن لپش من هون گلی رواندو زد بینن افجی کو از لیکود که و روشلات رواندو زد جرد بجن خرند آلی دنجی روژاوای روان دوزه کو جرد بجن گلی خالی رش جرو که کی زور تایبت لورهت خوازم جبو و وگو هزم لگل ما خالی دلشات هیا او لسر وی گلی هانی روتنه دیمنه کی گل لک جوان مرفت کارا بیجه بستایل کی جنتی ویدم سالا بهاره دا مرحبا آپ دلشات سرچاوا چاوای باشی دلک بخیر بی تو زانی کو تو گلک به شانسی تو اف در رودنه اف گلی حمیل پیشته بله سپاس نوسه بله باشه وسایه گلک چیروک تو درباره خرنگ دا مبهیست خرنگ شونه کی چوه تو کاری بحثت چه بکی تشتا کی گلک بالکش چوا مموزین نگیشتن راز خواه چوا خجه و سیا بند چوا زنبیل فروش و خاتون اف در بویه شونه کی وسا که ده همان دمیده بویه قبرستان بمرازان دو ماهی که وی بردوامی چیروک برا آپ دلشاتش مرا بجه فرمایز بینی بله سپاس ممنون ناسنامه خرنگ بریتیه الا
دۆڵێکی پێچەوە پێچی دوو لا شەخ بەێ لە گوندی کاولۆکان دەست پێ ئەکات و لە سەیرانگەی بێرۆ کۆتایی پێدێت لە ڕەواندوز بەشی هەر زۆری ئەو ئاشقانە ئەتوانین تەواو ناویان بنین ئاشقانە کە بەمرازەکەیان بە خۆشەویستەکان نەگەیشتووە خۆیان هەڵدێرایان ئادڤرا خۆیان هەڵدێراندیە لەم خەرەندەی لەسەرەوە خۆیان فرەداتەوە خەرن واتە ئەتوانین بڵێن خەرەند هەڵگری پەیامی ئاشقان پێیڤێکی گەلێک مەزن و دەوڵەمەند کرد خەران دەبێ هەلگری ئاویندارە پەیامی عاشقانە ئەو کێچ خۆتێن کو ناگیژن مرازێ خوا داویە داویدا مەخەبن خودوی گەلی هەانێ ڕداوێژن داویل ژیانە خوتینن هەلبەت دوێ هێوی بە تو جاری قوت نەبە ئەو شوونە ئاوقا خوۆش دەبێت نەبە شوونێ قەبرا ئەم بێژن گۆرستانە بێ مرازان چێرۆکێکی تایبەت یا وی گەلیەک و vێگا هون دەبینن لە ڕەوان دوزێ لەسەر چێرۆکێ لەسەر شاشێ چێرۆکێکی وێسا تایبەت هەیە ئەو کەسێک و خودڤرە داوێژن دکوژن ئەهلی ڕەوان دوزێنە ئەش دەڤەرێ دنێ تێنێ کێنە ئەو بەشی هەر زۆری ئەو کەسانێک کە خۆیاندا خەرند پڕە ئەدەنە خوارەوە دانیشتوانی شاری ڕەوان دوزن زۆر زۆر سپاس مامە دڵشاد ماڵێ شوونێکی گەلێکی خۆشەت وی دەم دەستپێکە دەمساڵە بەهارێدا لێتە دلێ مەیشان هەر سابی زۆر زۆر سپاس ڕەوان دووس خەرند کوژێرە تێگوتن وەکە دەستپێکێدا مگۆ دوو بەشە مخەبن ئەفجی هەنێ خوۆش بویە قەبرستانە بێمرازان ئەو کێچ و خۆرتێک و ناگیژن مرازێ خوێت داویە داویدا وەکە دەریە خلاسۆکێ وەکە تاکێت چارە ئاویتنا خوێ دوی گەلیەدا دەبینن و چێرۆکێکی گەلێک عەجێب و گرێدای وی چاندا ڕەوان دوزێ مەجبۆی وە vegu هەست لەگەل خاڵێ دڵشاد فەرموویز بن نهال ناوچە سۆرانم سێ کارتên girîng hinek ku xelk debara xwe pê dikin yek yanî hecmerek zêde xelkê vî mintiqeya soran fermanberin wate memûrê dewletê ne bu şeklî debara xwe dikin karta duyem geştiyariyek ku salane ji dewr û berên Iraqê ji gelek deverên dinê geştiyar tenê ew jî deriyê dihatê karta sêyem jî ya girîng dîsa ji bo vî mintiqayê çi ye kiştûkalî ye yanî belê her dever çi ye lê deşt û zozanê gelek xweş hene ku ji bo berhemdariya em bêjin çi xurek û çi dibêjin daxlodan ev mintiqe zor zor girîng e ez jî niha li nav soran digerim. Li mintiqeyê soran li gundê hewdiyanim ez li gel min doktor Rebuar hewdiyanî heye bi xwe ji vî gundê ye ev gund taybetmendiyekî vî gundê heye ku ji derve ew stayla ku pêkvejiyanê li vir e ev der paytexta mêrnişînê soran bûye di salê gelek evin da beriya niha du sê sal hebûye ev dîroka ku ez behs dikim lê ji ber ku doktor Rebuar ji vir e Ez ê bêhtir bi wî re baxivim bire ew ji min re behsî vî mintiqeyê bike. Merheba doktor. Selamet Tu başî selametî. Selamet Dengê xwe hinkî hil de zehmet nebe bire dengê te bilind be. Hewdiyan me ciyê hewdiyan ji kengî ve ev tu dikarî behs bikî. Vallahi tabiî tu bahs dikir yani mêjû hewdiyan mêjoçî kon û dêrînî heye dêrîntir lewê ka me bîbestînewe be mêjûyê mêrnişînî soran belku zor zûtir mêjoke hebûye ebestirêtewe be قەڵای هاودیان قەلعەت خوفتیان لە کتێبەکانی تاریخی ئیسلامی بە قەڵعەت خوفتیان ناو بردرایە ئەو قەڵایە قەڵایەکی بێژووی دێرین بووە 700 ساڵ بەر لە ئێستا وجودی هەبووە لەگە قەڵای هەولێرێ یعنی ناوی دێ و باس ئەکرێ باشە لەڤەر ستایلە ژینێ ئەم دەبینن ئەم تاخێکی مەسیحیانە کریسیانانە تاخە پشمن بسلمانن پێشتر وان دەبێت و جهوژی هەبن ئەم کریسیانین ڤەرجی خوا هاتنە بە ئەسڵی خوا پێکپێژیانێکی چاوەڵ ڤەر هەیە ژیانە ڕۆژانەدا ڕاستی کێشێکی تێن ئەمدا بەڵێ کریسیانەکان پێشتریش لێر هەبووینە هەر لە قەدیمەوە لە هەودیانی هەبوویدە بەڵام دواتر نەماینە
ئەوانە لە هەکاری و لەو جیانە هاتیینە بەڵام نزیک 100 ساڵەکە بیانی لە هەودانە دانیشن پێکەوە ژیانێکی زۆر جوان هەیە هیچ کێشە گیری گرفتێک نییە لەسەر بنەمای ئاین بەڵکو یعنی تێکەڵاوی هەیە لە بینی مسلمان و مەسیحیەکان هاتوچۆ هەیە سەردان هەیە لە جێژن و لە خۆشی و ناخۆشیەکان ینی بەیەکەوە بەشدارن هیچ کێشە و گیر و گرفتێک لەسەر بنەمای ئاین بوونی نییە لە نێوان مسلمان و مەسیحیەکان لە هەودیان gelek baş e xwe dibêjin têgeha hewdiyan navê hewdiyan bêguman di mevcuda belkî maneyê wî cuda hebin yanî ew pêkvêjiyana dînan li gel cihûyan Kristyanan û Müslmanan hewdîn ciyekî hewdînî cikî gelekî xweşer piş min dêrek heye keniseyek heye ez benî 100 metrol milê min çepê jî mizgeft heye Di rojê yînê de hevdû ziyaret kin, cejna da hevdû ziyaret kin, di nexweşiya da serxweşiya da ji xwe taybetmendiyekî herêma Kurdistanê ew e ku ew stayla pêkvejiyanê ne tenê evdar li gelek deverên vî herêmê tiştê bi vî rengî hene. Gelek spas mamoste em geştekî di nav gunda bidin xwe tiştekî taybet tu dixwazî bêjî heye bû bira. دەستەکان خۆشببی وڵی هیچ شتێکی ئەوام نییە بەڵام ئەوەندەیەکە بە شێوازێکی گشتی عنی پێکەوە ژیان لە کوردستانی هەیە هیچ کێشە و گیری گرفتێک لەسەر بنەمای ئاین وجودی نییە بەڵکو پێشتر لێرانە جوولەکەش هەبوونە یەهودیەکان بوونیان هەبوو بەڵام لە دوای دامەزراندنی ئیسرائیل ئەوان کۆچیان کردیا ئیدی هەندێک شوێنەکان بەناوی مەسیحیەکان ناوەبردرێن هەندێک بەناوی یەهودیەکان زۆکان ناوەبردرێن ئەوانی دیکەش هەر بەناوی موسڵمانەکان ناوەبردرێن دەست خۆش شەز بێت. Evcik vazde gundeke bi ser rewan duzêvaye. Navê vira çi ye hûn dizanin bêxal. Belê navê vî gundê bêxal e yani çi yani xalê vî gundî tune. Xatiya wî heye, meta wî heye, apê wî heye, birayê wî heye lê xalê wî tune. Rast e ne rast e ez ê viya ji mamoste Barzan Mihemed bipirsin ku merheba mamoste. Merhaba. Ew berpirsê geşiyariya em bêjin îdareya soran e. Dengê me baş e sevîdarim. Çavay mamoste baş e. زۆر سپاس بەخێر بێن سەرچاو Rast e navê vira bêxal e. Xalê wî nîne, xatî heye, met heye, ap heye, xal nîne. خاڵینە Xal nîne. Baş e. Çima bêxal? Yani çi? بێخاڵ ناوی گوندێک کە سەر بە قەزای ڕوانزە بەڵێ. دانیشتوانێکی زۆر لەم گوندە نیشتەزەیە و بە درێژایی چەندی ساڵ لە باو واپیرانەوە خەڵکی ئەم گوندە لە کەپێر لە گازینۆ لە فرۆژگا لە ڕابردووە تاوکو ئێستا بەردەوامی کاری تیادا دەکەن چەند ساڵێک لەوێ بەریزانێکی باش خراە خزمەتی گەشتکاران و بە بەردەوامی ساڵە دوای ساڵ ڕێژەی گەشتاری بەرەو بەرزبوونە دەسێ بۆێرە Baş ez benî. Salane çend hezar, çend milyon geştiyar bir mıntıqe yani Revanduzê, Soranê, Bêxalê ziyaret dikin. ساڵی ڕابردوو نزیکەی 1.5 میلیۆن سەردانیکەر و گەشتیار هاتن بۆ سنووری ئیدارەی سۆران و پشکی شێری هەرە زۆری گەشتیار کەرێت بۆ سنووری ئیدارەی سۆران دێت بۆ هاوین هەواری بێخاڵ دەتوانین بڵێن ڕقم یەکی هاوین هەوارەکانی هەموو نەک هەر ئیدارەی سۆران و قەزای ڕوانز بەڵکو تەواوی کوردستانە وەکو دەبینین یەکێک لە جوانترین دیمەنە تایبەتەکانی هەرێمی کوردستانە Vallahi cennet evde. Sala par milyonek û nîv turist hatine vir ziyaret kine. Ji kê derê têne mamoste? لە باش 1970 باش خەڵکی باشوور و ناوەڕاستی عراق گەشتاری عەرەبە و خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان پارێزەکانی سلێمانی دهۆک هەولێر کەرکووک و بەشێکی خەڵکی بیانی دەوڕۆی وڵاتی عراق و هەرێمی کوردستانە Dibê Xwedê ji hin kesan ji hin deveran gelek tiştî sîne lê gelek tiştî hêja dide wan yanî ev mintiqaya demekî dirêj e ez divirim hûn diçin kê derê wî cinnet de hewce nîne ez bêjim ev cîkî gelekî xweş e. Baş e xelkekî ku ji Bakur ji Amedê ji Mûşê ji Colemêrgê bo çi dibe bêvira بەتاکەیت زۆر حەز دەکەین و پێشمان خۆشە ئینشاڵڵا ئیمکانەت لەباربی بەتاکەیت و کامەزرۆی ئەوەین بتوانین گەشتیاری باکوور بێنین بۆ باشوور ئێمە هەماهەنگیمان هەیە لەگەڵ پارێزەکانی باشوور و ناوەڕاستی عراق بەڵام بەڕاستی تامەزرۆین بتوانین لەگەڵ ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا لەدا ئایندە ئینشاڵڵا وەکو باسم کرد وەکە گەشتیار و هەدەف چییە چەند میلیۆن گەشتیار ئەف ساڵ هەدەفێمە ئەوەیە بەڕاستی ئی ساڵ بتوانین بگەینە نزیکەی 2 میلیۆن گەشتار و سەردانی کرد و ساڵە دوای ساڵ بتوانین کردی گەشتاری و هاتنی گەشتاران بەرە بەرز بنەوە بین زۆر زۆر سپاس مامۆستا بارزان محەممەد ڕێبەبری گەشتیاریان منطقەیە سۆران تەماشەوانی نێژازە گەشتێکی بدم خوا محنارê camêjî anî min perê wî nedayê li min dilhêre navhêr hemza min pare nîne pere nîne pere
دبی پره نوجی خم نکه هلبت نه حنره کی گله کی شیرینه جبو تایبت خلکن ترکیه و باکور هفته کی 10 روز 3 روز روزک نیو دانشفرا وقتین ورن وی جنت هانا دروین جنیز و ناس بکن از بچن پره خود تماشاوان نيجا أصدقاء فيلم لكم بيت شما تتقافلي تمونتاج خانك أز لوتكيا تشياي كوركم بلنداياج بحري حزر حفصدو تشتكي أفدر طيبت من ديكي فرها خلق جشتياريا خوا بالتلفريك دكم تلفريك دشنتين أز قالك لجامدهم زوب كنا محرن هندري تلفريك لور أز بحصة هنتشتي خوش بكم درباري فرصة فرموز بني بله تماشاوان نجال سر چیای کورکت تلفریک ده ما تلفریک هانش بو گشتیارن سال 2012 ده حتی درست کردن سالانه زیده تری 300,000 کس زوستانی 4 دم سالان لوی تلفریک سوار دبن دچنو تنی یعنی افچای هانه برز افچای بلند افچای کو شونوارن حیوان کووینه بویا شونه کی گشتیاری گلکی خوشه از کو جبلندای توزک دترسم و بهترس به میرانه بیا سر بمن آوی چو جترس من آویش بیر کرد گلک بلند فخاده در وای سر نانا از حنای کات کم اوجی که هند بینن آن حال سر دیمانم تماشاوانی نجال ملی من راست روان دوزه لوید داشته جی نافچه سوران دو حف نافدارین و مزنترین نافچه این کو بسر پارێزگەها هەولێ رێوانە جیهێکی گەلێکی خۆشە